بەناوی خۆی بەخشندەی میێرەبان سڵاوتان لێبێ قوتابیان و خوێندکارانی هەرێمی کوردستان دەرچوانی ئازیزی پۆلی 12 ئامادەی ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەسەر جەمناوەندەکانی ڕێکخراو لە پرۆژەی ڕێگەی زانکۆ هاوکاری ئێوە بین تاوەکو باشترین جۆری فۆرمتان بۆ پڕ بکەینەوە. ئێستاش بەندە لەگەڵ هاوکاری خۆشەویستم کاک ئەحمەد عەلی دێین هەنگاوەکانی پڕکردنەوەی فۆرمێکی زانکۆلاین بۆ ئێوە پڕەکەینەوە. سەرەتا پێم خۆشە پیرۆزبایی لە ئێوەی عزیز و خۆشەویست بکەین بە تەواوکردنی قۆناغی ئامادەی و هیوای سەرکەوتنتان بۆ خوازین. ومێدەکەین ئەوەی کە خواستی ئێوەیە بۆ ئەوەی کە لە کۆلێژ و پەیمانگاکان بەدەستی بێنن خواستان بێتە دی بەو ئاواتەی خۆتان بگەن. سەرەتا بۆ ئەوەی کە بمانێ فۆرمێک پڕکەینەوە دێین پەیجیەکی ئینتەرنێتی ئەکەینەوە کە پەیجەکەمان کردەوە لە سەری سەرەوە نووسین www.regaizanco.com کە کردمانەوە ڕاستەوخۆ داخلی سایتی زانکۆلاین یان ڕێگەی زانکۆی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیە بین. لێرە سەرەتا پێویستە قوتابی و خوێندکارێک ئەو کۆدەی کە لە قوتابخانە وەریگرتوێتەوە کە تیایدا وشەی بەکارهێنەر و تێپەڕی تێدایە لە دوو شوێنی جیاوازدا ئەینووسین و دوای ئەو چەند پیتەی کە پێمان دراوە ئەو چەند پیتەیش داخڵەکەین کە ئەمەمان داخڵ کرد. ئەوسا دێین لاپەڕە هەموو هەنگاوەکانی پڕکردنەوەی فۆرمێک دەست پێەکەین. ئەو فۆرمەی کە لە بەردەستی جەنابتانایە ئەوەی کە ئێوە ئێستا ئەتوانن خۆتانی بۆ ئامادە بکەن بریتە لە بەرهەمی کۆششی 12 ساڵی ماندووبوونی خوێندنی جەنابتان کە لە پۆلیەکی بنەڕەتیەوە تاوەکو 12 ئامادەی هەیە. بۆیە زۆر گرنگە وریایانە زیرەکانە زۆر لێزانانەوە گەڕان بە دوای کەسی شارەزا پرسیارکردن ئاشنابوونی هەموو زانیاریەکان خۆتان ماندوو بکەن. ئەم ماندووبوونی چەند ڕۆژی پڕکردنەوەی فۆرمەکەتان هیچی کەمتر نییە لەو ماندووبوونەی کە جەنابتان شەونخوونیتان کرد بۆ ئەوەی کە نمرە لە پۆلی 12 ئامادەی بەدەست بێنن. بۆیە کە ئێمە ئەو بەکارهێنەر و تێپەڕ داخڵەکەین ڕاستەوخۆ پەیجەکەمان بۆ کاتەوە یەکەم لاپەڕە بریتە لە لاپەڕە کە هەنگا چەند بریتە لە لێکگەیشتنی نێوان قوتابی و خوێندکار و هەروەها وەزارەتی خوێندنی باڵا کە پێوترێ مەرجی پێشکەشکردن. ئەمانە کۆمەڵێک مەرجین پێویستە هەموو قوتابێک پێی رازی بێ کە ئەو مەرجانەکە لەوێ رازیم لێدەی کە رازیت لێ بدا ڕاستەوخۆ دێینە دووەم کە پێوترێ زیادکردنی زانیاری. لەم زیادکردنی زانیاریە کۆمەڵێک زانیاریوان هەیە. یەکێک لە زانیاریەکان پێوترێ زانیاری گشتی و هەروەها ئەو زانیاریە گشتی بەشێکی هەمووی پەیوەندی بە تۆی قوتابی خوێندکارەوەیە، بەشێکی پەیوەندی بە خودی خۆتەوە هەیە، بەشێکیشی بریتە لە داخڵکردنی کارتی زانیاری و هەریان کارتی نیشتیمانی یان بۆ نمونە فۆرمی خۆراک و جنسی عێراقی و تەزکرە هەوێ ئەحوال مەدەنی. ئێستا ئێمە لێرە شوێنی یەکەم زانیاریمان شوێنی نیشتەجێبوونە. ئەم قوتابیە بەڕێزە شوێنی نیشتەجێبوونی هەرێمی کوردستان پارێزگای هەڵەبجە هەڵەبژێرین. پارێزگای هەڵەبجە ئەم قوتابیە بەڕێزە ناوەندی شار هەڵەبژێرین واتە ناوەندی هەڵەبجە. لێرە ناوەندی هەڵەبجەمان هەڵبژارد ساڵی ژمارەی پەیوەندی واتە ژمارە مۆبایلی خۆت پێویستە ژمارە مۆبایلی خۆت هەڵبژێری بۆ ئەوەی کە لە هەر پەیوەندیکردنێک بە جەنابتەوە پێویستە ڕاستەوخۆ وەزارەتی خوێندنی باڵا ئەگەر کەم و کوڕێگە بوویان دوای ئەم ژمارە پەیوەندی ڕاستەوخۆ گوازرێتەوە بۆ کۆلێژ و بەشەکەی کە جەنابت لێ وەرەگیرەی. بۆیە پێویستە ژمارەیەکی ڕاست هەڵبژێری و ئەو ژمارە ڕاستە کە زیاترین پەیوەندی پێوەکرێت نەوەک ژمارەی کەسێک یان ژمارەیەک بێ ڕاستەوخۆ دوا بخرێت. دوای ئێمە ساڵی لەدایک بوون بۆ نمونە قوتابیە بەڕێزە ساڵی لەدایکبوونی 2002 دێینە خوارەوە 2002 هەڵبژێرین. 2002مان کە هەڵبژارد لێرە ئەڕۆینە ئەو سەر بۆ نمونە لە ڕەگەزنامەی عێراق ئەڵێ جۆری ڕەگەزنامە ئایا عێراقی یان سووری واتە سووریەکانیشە توان فۆرمی زانکۆلاین پڕکەنەوە ئەوانیش کۆدی تایبەت بە خۆیانیان هەیە و لە گروپی خوێنەکەی ئەیبیزایدە دێینە خوارەوە کارتی نیشتیمانی. ئەو تەلەبەیە ئەو بەڕێزەی کە کارتی نیشتیمانی هەبێت ڕاستەوخۆ کارتی نیشتیمانی داخڵەکە زانیاریەکانی تری جنسیە تەزکرە کارتی زانیاری داخڵ ناکە و یەکسەر ڕات زانیاریەکانی کۆبوونی خۆراک واتە فۆرمی خۆراک داخڵەکە. بەڵام ئێمە لێرە تۆماری ناسنامە واتە تۆماری ناسنامە بریتە لە چی تۆمارە سجیل و لاپەڕەی ناسنامە واتە سەحیفە
شوێنی دەرچوون واتە دایرە ڕقەمێکمان هەیە کە ڕقەمێکی سووری سەر ڕسمەکەیە لێرە داخڵەکەین ئەمانە داخڵەکەین دوایی بەرواری پڕکردنەوەی بەرواری دەرێنانی ئەو فۆرمە تاوەکو هاوکاری عزیزمە و شتانە داخڵەکە پێم خۆشە کۆمەڵێک تێبینی تامەمێ یەکەم تێبینی بریتە لەوەی کە بەڕێزان کە جەنابەت فۆرمێک پڕەکەیتەوە پێویستە زۆر وریابی لەوەی کە خۆتت یەکلایی کردبێتەوە بۆەوەی کە چ بەشێکە لە بژێری چی خواستی تۆیە و حەزی تۆیە پێویستە حەزەکانی خۆت لەگەڵ نمرەکە تا یەک بخەی چونکە ناکرێت تۆ حەزەکانت بەرزتر بێ لە نمرەکەت تۆ نمرەت چەند دێناوە پێویستە تەسلیمی ئەو واقعەبی کە قەدەری تۆیە ئەو نمرەیەت بەدەستێناوە پێویستە ڕاستەوخۆ تەسلیمی ئەو واقعەبی بێ حەز و نمرەکەت ڕێک بخەی بۆ ئەوەی کە حەز بەپێی ئەو نمرەیە هێناوتە بزانی چ کۆلێژ و پەیمانگایەک لە چ شار و شارۆچکەیەکی هەرێمی کوردستان خواستی تۆیە ڕێکی بخەی و هەروەها دوای ئەوە پێویستە جەنابەت ڕاوێژێکی تەواوت لەگەڵ ماڵەوە یەکەم و هەروەها ڕاوێژێکی تەواوت لەو کەسانی کە ئەو بەش و کۆلێژیان تەواو کردووە بکەی بۆ چونکە ڕاوێژ لەگەڵ ماڵەوە بۆ نمونە تۆ حەزەکەت ئەڕاتە سەر کۆلێژێک یان پەیمانگایەک لە شارێکی دوور پێویستە ئەم شارە دوورە لەگەڵ ماڵەوە قسە بکەی چونکە ماڵەوە بودجەی خوێندنە بێ بۆ تۆ دابین بکەن پارەت پێ بدەن ئایا ماڵەوە ئەتوانێ یان نا یان ماڵەوە حەزیرەیە تۆ دوورکەویتەوە یان نا بۆیە پێویستە ڕاوێژیان لەگەڵ بکەی چونکە ئەگەر ئەم ڕاوێژت نەکرد ڕەنگە دوا لە داهاتووە کە ناوت دەرچوو ماڵەوە بە ناچاری داوای ئەوەت لێ بکەن کە خوێندنەکەت بگوازیتەوە کە گواستەوە تۆ بە چەند کۆلێژێک یەکسەر دێیتە خوارەوە ڕاوێژی دووەم لەگەڵ ئەو کەسانەی لەوێ قوتابی ئەو بەش و کۆلێژن یان دەرچووی ئەو شوێنن بۆ ئەوەی چی بزانی ئایا جۆری خوێندن و شێواز و تاقیکردنەوە و زمانی خوێندن و هەموو ئەمانەی لەگەڵ توانە و تاقی تۆدا دێتەوە یان نا کە ئەمانەت کرد عەزیزەکانم پێویستە بیت ڕەچاوی ئەوە بکەی لە پڕکردنەوەی هەر فۆرمێک کە تۆ پڕیەکەیتەوە ئەبێ ڕەچاوی ئەوە بکەی کۆمەڵێک بەش و کۆلێژ لە سەر و نمرەکەی خۆت دابنەی کۆمەڵێک بەش و کۆلێژ لە خوارەوەی نمرەکەی خۆت دابنەی کۆمەڵێکیش کە لە ناوەڕاستە وەک نمرەکەی خۆت واتە بە نزیککراوی نمرەکەی خۆت ئایا چۆن ئەمە بکەین ئێمە بە ئەوەی کە لە بەردەستمانە وەک بەڵگەی نمرەکانی ساڵی پارە دەرچوانی 2000 و ئەوانەی کە ئەم ساڵ لە 2010 قوتابی قۆناغی یەکەم بوون بەو نمرەیە وەرگیراون بۆیە ئێمە دەین بە نزیکی سەیری ئەم کۆنمرەیانە ئەەکەین ئەم کۆنمرانە پێمان ئەڵێن ساڵی پار ئەم کۆلێژ و بەشە لەوێ وەرگیرا ئەم نمرەی تۆ لەوێ وەرگیراوە بۆیە ئەم ساڵیش ینی یان دەرەجەیەک دوو دەرەجە زیاد و کەمێک هەیە لە نێوانیانە کە هیچ نییە توانی بیکەیتە قیاسێکی باش بوو ئەوەی کە کاری لەسەر بکەیت کە ئەمانەمان کرد ئەم کاتە دێین تۆ بۆچی من ئەڵێم چەند کۆلێژ و توانیت دە کۆلێژ و پەیمانگا سەر و نمرەکەی خۆت دە کۆلێژ و پەیمانگا خوار نمرەکەی خۆت کە 20ەکە 30 کۆلێژ و پەیمانگاش وەک نمرەکەی خۆت بۆ ئەمە تۆ دوو سوودت پێگا یەکەم سوودیان بریتە لەوەی ئەگەر نمرە دابەزی واتە نمرە دابەزی ئەو کاتە تۆ چیەکەی لە بەشێکی بەرزتر لە نمرەکەی خۆت لە ساڵی پار وەرەگیرێ ئەگەر نمرە بەرز بوویەوە ئەو کاتە تۆ ڕزگارت دەبێت لەوەی کە ناوت نەگەڕێتەوە چونکە ساڵی پار هەندێک لەوانەی کە ناویان نەگەڕا بووە هۆکارەکەی بریتی بوو لەوەی کە ئەو بەشانەی کە تۆماریان کردبوو داوایان کردبوو هەمووی بەرزتر بوو لەو نمرەیە کە بەدەستیان هێنابوو بۆیە بە ناچاری ناویان نەگەڕا بوویەوە ئەوەی ناوی نەگەڕێتەوە مەرجە وەزارەتی خوێندنی باڵا مافی خۆیەتی ئەم قوتابی خوێندکارە بەڕێزە بە ئارەزووی وەزارەتی خوێندنی باڵا ئەنێرێتە ئەو بەش و کۆلێژ و پەیمانگایانەی کە قوتابی کەمیان وەرگرتووە دوورن یان لە هەرچێن خواستی تۆ بێیان نەبێ ئەو نێرێ بۆ ئەو شوێنانەوە هیچ مافێکرد نییە کە سکاڵا تۆمار بکەیت ئێمە بۆنەوەنا ئەم زانیاریانەمان داخڵ کرد دوای دێینە سەر زانیاری قوتابیەکە ئەم قوتابێ بەڕێزە ناوی تەواوی ڕەگەز پلەی لقی خوێندن هەموو شتەکانی تێدایە دێینە خوارەوە سەیری نمرەکانیەکەین نمرەکانی پێویستە سیرکەین لەمان هەیە ئەم قوتابێ بەڕێزانە قوتابیانی ئەزیز و خۆشەویست پێویستە نمرەکانی خۆتان بە تەواوی بزانن ئایا نمرەکانتان لەوانەیە ئاڵوگۆڕێک تێکرابێ یان هەڵەیەکە بێ بۆیە هەر هەڵەیەک لە نمرە تۆ چەند کۆلێژ و پەیمانگایەک دواخا لەوانەیە لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر بتبە کە ئەمەش دوایی زەرمەندی سەرەکی تۆی بۆیە گرنگە لێرە زۆر ورد بین نمرەکانی ئەم قوتابیە خولی دەرچوونە بێ هەمووی تەواو بێت دوایی دێینە خوارەوە بۆ ئەمە تێکرای نمرە لە سەر 100 حسابەکرێ دوایی تێکرای نمرە بەبێ کوردی و عەرەبی بۆی حسابەکرێ بۆ ئەمە تێکراکەی 82.5
پوینت 570 کە بەڵام بەبێ بەلابردنی کوردی و عەرەبی کاتە 82 پوینت 667 واتە چەند پوینتێک زیادی کردووە. دێینە خوارەوە کۆنمرەیەم قوتابێ بەڕێزە بە ئەگەر 10 بۆ حساب بکەنە کاتە 80 پوینت 170 کەواتە قوتابێ بەڕێزە لە پۆلی 10 نمرەکەی کەمە، بەڵام وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە ئەگەر قوتابی سوودی لە سوودمەند بوو لەوەی کە نمرەی پۆلی 10 بۆ حسابکەن بۆی حسابەکەن، سوودمەند نەبوو بۆی حساب ناکەن. کوردی و عەرەبیش بۆ بەشەکانی کۆلێژەکانی پزیشکی و هەروە ئەندازیاری و بەشەکانی کۆلێژی زانست و بەشی زمانی ئینگلیزی بۆی حساب ناکەن. ئەوەی کە خوێندنتیایە زمانی ئینگلیزیە ئەو کاتە کوردی وانەی کوردی و عەرەبی اختیاری بۆ قوتابی ئەگەر سوودی لێ نەبینێ بۆی حساب ناکەن. تێگرای نمرەی هەڵبژێردراوان قوتابە بەڕێزە 578 کە ئەکاتە 82 پوینت 571. ئەمە کە ڕازامەند تەواو کە دیار بووە ڕێنە خواد لە ئەخیرەوە وشەی دواتر کاک ئەحمەد وشەی دواتر هەڵەبژێرین. لە وشەی دواتر ئێمە دێینە بەشە سەرەکیەکەی پڕکردنەوەی فۆرمێکی زانکۆلاین کە بریتە لە هەڵبژاردننی کۆلێژ و بەشەکان. ئەم کۆلێژ و بەشەکان ئەم ساڵ هەر سێ سیستەمی هەر سێ شێوازی پڕکردنەوە بە شێوازی زانکۆلاین و هەروەها پڕکردنەوە بە شێوازی پارالێل و هەروەها پڕکردنەوە بە شێوازی ئێواران. پڕکردنەوە بە شێوازی زانکۆلاین واتە وەرگیرانی بەڕێزت لە کۆلێژ و پەیمانگا پەیمانگاکانی زانکۆ حکومیەکان بەبێ ئەوەی تۆ هیچ بڕەپارەیەک بدەیت و وەرگرتن لە بەشەکانی پارالێل بریتە لە وەرگیرانی بەڕێزت لە بەشەکانی هەر زانکۆ و پەیمانگا حکومیەکان، بەڵام جەنابە دەبێت بڕێک پارە بدەیت کە وەزارەتی خوێندنی باڵا بۆ کۆلێژەکان هەر یەکەکان دیاری کردووە و لە بەرامبەرە کۆمەڵێک بە کۆمەڵێک نمرەی کەمەوە تۆ ئەتوانی وەربگیرێت کەمتر لەوەی کە وەرگیراوە و هەروەها وەرگرتنیش لە سیستەمی ئێواران پێش ئێواران لە پارالێل تۆ لە هەمان بەش لە هەمان شوێنی خوێندنی بەیانیان هەمان مامۆستا هەمان منهەج هەمان تاقیکردنەوە بە هەمان شێوی سیستەم تۆ لەگەڵ یاڕێ. وەرگرتنی ئێواران بریتە لەوەی کە جەنابەت ئێوارانە خوێندن لە سەعات 3 پاژنیۆرۆ دەست پێکا بۆ ئیتر دوای عیشا 8 شەو ئەوانە دەست پێکا. لێرە خوێندنی تۆ بە ئێوارانە و هەمان شێوازی خوێندنە کە ئەخوێنرێ لە بەیانیان، بەڵام تۆ ئێوارانت تەواو کردووە. ئێمە دێین دەسەکەین بە هەڵبژاردن زیادکردنی هەڵبژاردننی بەش دێین بۆ نمونە یەکەمیان سیستەمی زانکۆلاین هەڵەبژێرین. لە سیستەمی زانکۆلاین بۆ ئەم قوتابێ بەڕێزە بۆ نمونە دێین سەرەتا بە کۆلێژی بەس پارێزگای سلێمانی دەست پێکەین. لە پارێزگای سلێمانی بۆ ئەم قوتابێ بەڕێزە کە نمرەکەی 82 پوینت 667 بوو دێین چیەکەین بەشە لە زانکۆی سلێمانی هەڵەبژێرین. دوای زانکۆی سلێمانی کاک ئەحمەد زانکۆی سلێمانی کۆلێژی زانست بۆ نمونە کۆلێژی زانست بەشی لە کۆلێژی زانست بەسی زیندەوەرزانی هەڵەبژێرین. با بێین بزانین زیندەوەرزانی بۆ ئەم قوتابێ بەڕێزە چەندەکات نمرەکە گۆڕانکاری بەسەرادێت. واتە ئێمە لێرە نمرەیەم قوتابێ لەوێ 83 ئەکاتە 83 پوینت لە 1067 بۆ وای کرد هەمووانی پەیوەندیدارە لە سیستەمی زانکۆلاین دوو شێوازمان هەیە، بەشێکیان پێوترێ کریدیتەکان بەشێکیان پێوترێ بەشەکانی زانکۆلاین. لە کریدیتەکان واتەوانی پەیوەندیدار حسابەکرێ. لێرە هەموو کۆلێژەکان جگە لە گروپی کۆلێژە پزیشکیەکان جگە لە گروپی پەیمانگا پزیشکیەکان کە نمرەی قوتابی لەسەر 100 حسابەکرێ، لە هەموو کۆلێژ و بەشەکانی تر نمرەی قوتابی لەسەر 7 لەسەر پۆلی 12 30 لەسەر وانی پەیوەندیدارە. بۆیە قوتابی بەڕێز پێویستە کە چوو بۆ بەشەکانی کریدیتی هەڵبژارد ئەو بەشانە هەڵبژێرێ کە نمرەکەی زیادەکا کە ئەم قوتابێ بەڕێزە لێرە نمرەکەی زیادی کردووە 82.667 بوو نمرەی تێکڕایی، بەڵام لێرە زیادی کردو. بۆ زیادی کردو و وردەکاری لێدەین. بابزانین لە وردەکاری ئەم قوتابێ بەڕێزە بۆچی نمرەکەی زیادی کردووە. لێرە بۆ هەموو بەشەکانی بایۆلۆجی زیندەوەرزانی لە کۆلێژی زانست و پەروەردەکانە دێین وانە پەیوەندیدارەکانی. ئەم قوتابێ بەڕێزە زمانی ئینگلیزی 84 هەیە 5 وانە 5 نمرە لە کۆی 30 نمرەی وانی پەیوەندیدار دراوە بە زمانی ئینگلیزی کە لەو 54.2 دەرکردووە و هەروەها زیندەوەرزانی 76 هەیە لەو 76 15 ئەکاتەیان لە 15 ئەکاتە 11.4 و هەروەها کیمیایش
96 هەیە دا ئەکاتە 9.6 کە ئەکاتە 25.2 25.2 واتە ئەم قوتابێ بەڕێزە نمرەکەی 25.2 ناوە لە سی ئەو کاتە تێکرایەکەی خۆی 82.667 ئەکاتە 57.867 لە کۆی گشتیان 57.25 ئەکاتە 83. لە 1067 کە نمرەکەی بەرز کردوێتەوە. سڕی ئەمەی کە نمرە بەرز بووەتەوە وام قوتابێ بەڕێزە بریتێ لەوەی کە وانەی چیمیا 94 هەبوو کە لە 94ەکان قوتابێن لە کۆی دەرەجەکە بەرزی کردوێتەوە هەروە وانەی زیندەوەرزانیش نمرەکەی لە 80کان بوو هەروە وانەی ئینگلیزیش لە 80کان بوو کە هەمووی بەرزەبێتەوە. ئێمە دێین ئەمە یەکێک لەوانێت. خاڵێکی تر ئەگەر هەر بۆ ئەم قوتابێ بەڕێزە ئێمە بین بەشی دووەم سیستەمی زانکۆلاین هەڵەبژێرین بە هەمان شێوە پارێزگای هەولێر لە پارێزگای هەولێر ئێمە بەشەکان بۆ نمونە زانکۆی هەولێری پزیشکی هەڵەبژێرین زانکۆی هەولێری پزیشکی کۆلێژی پەرستاری با بڵێن هەڵبژێرین لێرە کۆلێژی پەرستاری بەشی پەرستاریەکەی لێرە بەشی پەرستاری هەڵەبژێرین واتە ئەسەیری ئەم قوتابە بەڕێزە لە بەشی پەرستاریەکە هەر 82.667 بۆ بەشەکانی گروپی کۆلێژە پزیشکیەکان هەر هەمویان لەگەڵ پەیمانگا تەندروستیەکانیان پزیشکیەکان نمرەی قوتابی لەسەر سەتە هیچ دەستکاریەکی ناکرێ و ئەو نمرەیە کە هێناوێتی بەو نمرەیە چێتە ناو پێش بڕچێەوە. لێرە بامان شێوە وردەکاریە توانین بیکەن ئەگەر ویستمان ئەمە بسڕینەوە نووسراوە سڕینەوە ئەو ڕەنگە سوورە سڕینەوە لێ ئەدەین لە ئاچەیە گەر ویستمان ئەم یەکەم و دووەم پاش و پێش بخەین سەهمێکمانێتە پێشەوە 4 سەهمە 4 تیشکەکە کاک ئەحمەد ئەوە پاش و پێشەخەین واتەوەکەین بە یەکەوەکەین بە دووەم و بە هەمان شێوەم گۆڕانکاری ئەەکەین. دێین ئێمە با بزانین ئایا زۆر پرسیارەکرێ بۆنەوە نە قوتابیانی بەڕێزەڵێن کاکە ئێمە لە پەیمانگاکان من وەرەگرێ کاتێ وەڵا سیرەکەی سێرەکەی پەیمانگاکانی هەولێر و دووەکە بۆ قوتابیانی پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان بە هیچ جۆرە پەیمانگاکان بابزین پەیمانگاکان چ شێوازێکیان وەرەگرێت. دێین بۆ ئەم قوتابێ بەڕێزە پارێزگای هەولێر هەڵەبژێرین کۆ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بابزین لە پەیمانگاکانە ئایا پەیمانگا پڕەبێتەوە بۆ ئەمیان نا چونکە ئێمە ڕێنماییمان هەیە لە 100% پەیمانگا بۆ دەرچوانی ئەو پارێزگایەیە کە پەیمانگاکەی لێ واتە دەرەوە وەرناگیرێ. ئایا بزانین ئەم ساڵ هەر هەمان شێوە بۆ ئەمنە پەیمانگای تەندروستی هەولێریان ئەمانە سەیرەکەین بە هەمان شێوە هەمووی هیچیان سەحی لەسەر نییەوە ئەکتیڤ نییە. با بزانین پزیشکیەکان بە هەمان شێوە هیچیان ئەکتیڤ نییە بەڵام دێین ئەگەڕێینەوە پارالێل هەڵەبژێرین لە پەیمانگاکان بزانینە پارالێل بۆ پەیمانگاکان بە هەمان شێوە لە 100% بۆ دەرچوانی ئەو پارێزگایە یان بۆ پارێزگایەکی ترە. کاک ئەحمەد ئەگەر بێ زەحمەت پارالێل هەڵبژێرین هەولێر زانکۆی پۆلیتەکنیک پەیمانگای تەندروستی هەولێر دووەمدانە پەیمانگای تەندروستی هەولێر ببوورە لە خوارە پزیشکی پەیمانگای تەکنیکی پزیشکی هەولێر سیرکە هەمویان سەحی لێ دراوە واتە ئەکتیڤە تۆتوانی پارالێل هەڵبژێری واتە لێرەوە وەڵامیان پرسیارە کە زۆرەکرێتەوە ئایا ئەتوانین پارالێلی پەیمانگاکانی دەرەوەی پارێزگای سلێمانی یان هەولێریەکان دەرەوەی پارێزگای هەولێریان قوتابیانی ئازیزی شاری دۆچی خۆشەویست دەرەوەی پارێزگای دۆ هەڵبژێرین بەڵێ ئەتوانی بچیتە پێشبڕکێەوە وەک لێرەی کە سیرمان کرد هەمویان دیاری کراوە. بەشی یەکەم کە ئەوە ئەکتیڤ نەبووە بۆ ئەو بەشە تایبەتە بۆ کچان بۆ کوڕان ئەکتیڤ نییە بۆیە لەوێ ئەکتیڤ نەبووە. با بێین بگەڕێنەوە لێرە بەشێکە لەبژێرین بۆ نمونە بۆ ئەم قوتابێ بەڕێزە هەر کاک ئەحمەد لەو بێزەحمەت لە تەندروستیەکان وەرە خوارەوە با بێنشی کە پەرستاری یان دەرمانسازی هەڵەبژێرین دووەم دانە دەرمانسازی بۆ ئەم قوتابێ بەڕێزە هەڵەبژێرین ئەوە تا حساب کراوە و دەرەجەکەشی ئەبێتە 82.571 بۆ وایە باوردەکاری هەڵبژێرین بزانین بۆ وای لێ هاتووە. لێرە بۆ ئەم قوتابیە لێرە بۆ پارالێلەکان هاتوون چیان حساب کردووە ئەوەی نمرەی پۆلی 10-11 بۆ حساب کردووە لە 10-11 بۆ ئەمە تێکرایی 82.571 و هەروەها ئەو نمرەکەیشیان بۆ دیاری کردووە. بۆیە لە پارالێلە
ئەتوانین بۆ پەیمانگاکان دەرەوەی پارێزگاکەی خۆتەڵ بژێری لە سلێمانی هەولێر و دووەک لە هەولێر دووەک و سلێمانی لە دووەکیش سلێمانی و هەولێر هەڵبژێری وەک ئەوەیە. با بڕێنە بەشێکی تر لە بەشێکی تر سیستەمی ئێواران هەڵەبژێرین. سیستەمی ئێواران بەڕێزان وەک باسمان کرد تۆ توانیت لە سیستەمی ئێواران زانکۆی هەڵەبجە هەڵەبژێرین. بۆ نمونە زانکۆی هەڵەبجە بۆ سیستەمی ئێواران دێین سکوڵی زانستە مرۆڤایەتیەکان بزانین سکوڵی زانستە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان دووەم دانە هیچ بەشێکی نییە ئێواران. سەرۆکاتی زانکۆ وا بزانین ئەو ناقسە ئەویش بە هەمان شێوەیەکی نییە. کۆلێژی پەروەردەی بنەڕەتی ئەو بەشێکی ئینگلیزی ئێواران هەڵیە بژێرین. ئینگلیزی ئێواران بەڕێزان بۆ ئەم قوتابێ بەڕێزە هێنامان بەڵام نمرەکەی بوو بە 83.2 لە وەک گوتمان نمرەکەی خۆی 82.660 هەبوو. لێرە با وردەکاری ئەمە بزانین چۆنە. وردەکاریانە پێویستە قوتابی بەڕێز زۆر بە وردی ئاگای لە وردەکاریانە بێ. زۆر گرنگە تۆ بەشە کریدیتەکان کە هەڵێ بژێری نمرەکەی تۆ بەلای کەمی وەک خۆی بێڵێتەوە. ئەگەر بەرزی کاتەوە زۆر باشە، چونکە تۆ بەو نمرەیە ئەچیتە کێبڕچێوە کە لێرە دەرەچێت نەگەو نمرەیە کە تۆ لە پۆلی 12 ئامادەیی لەسەر سەتەتە. ئەم قوتابێ لێرە ئینگلیزیەکە 84 20 دەرەجەی لەسەرە سوودی لێبینی و بێتە 16.8 و هەروەها کوردی و عەرەبیەکەشی 90 لەگەڵ 82 یەکی 5 دەرەجەیان لەسەر یەکیان 4.5 4ەکە کاتە 25.4 لەگەڵ نمرەی پۆلی 12 ئامادەیی کۆکراوەتەوە نمرەکەی بەرز بووەتەوە. بە هەمان شێوە ئێمە بەشەکان هەڵەبژێرین. لێرە بۆ نمونە ئەزیزەکان پێویستە 50 بەش هەڵبژێرین. ئەم 50 بەشە کەمتر بێ فۆرمەکەت ناڕوە و هەر لەم فۆرمە کە 50 بەشە جەنابەت دەتوانی بۆ نمونە لە هەمان کاتا بەشەکانی زانکۆلاین و هەروە بە کریدیت و بە گروپی پزیشکیەوە و هەروە ئێواران و پارالێلی هەڵبژێری لە یەک فۆرمە. ئەم ساڵ کۆمەڵێک ڕێنمایی وەزارەتی خوێندی باڵا هەیە. یەکێک لەوە ڕێنمایەکان بریتێ لەوەی کە ئەو قوتابیە بەڕێزانەی تەحسین معادل واتە باشترین تێکرایی هەڵە ئەکەن ناوێ بە هیچ شێوازێک داخلی سیستەمی زانکۆلاین و ئێواران کریدیت ببنەوە پارالێلیش ببنەوە بە هیچ جۆرێک داخل نابن، چونکە لە هەر داخلبوونێکە مافی ئەوە لە دەسەدەن کە بتوان باشترین تێکرایی بکەن کە ئەمە ساڵی پاروانە بوو ئەو قوتابیانی تەحسین معادلیانە کریان توانی هەموو بەشەکانی پارالێل هەڵبژێرن. خاڵی دووەم کە ئەم ساڵ زیاد کراوە هەموو قوتابیەکانی پار ئەگەر ناویان بە هەر شێوازێک بە هەر هۆکارێکە بوو بێ ناویان هاتبێتەوە یان نهاتبێتەوە بەڵام پەیوەندیان بە زانکۆکەیانەوە نەکردبێ ئەم ساڵەتوان دووبارە بەشەکان هەڵبژێرنەوە و داخلی بە کۆدەکەی خۆیان داخلی سیستەمەکە ببن بۆ ئەوەی کە بەشی نوێ و دووبارە ناو بدەن بۆ وەزارەت کە بەشیی نوێ وەربگیرن. هەروەها یەکێکی تر لە تێبینیەکان تەنیا دەرچوانی ئەم ساڵ و ساڵی پارەتوانن داخلی بەشەکانی زانکۆلاین ببن و بۆ پارالێل ئەوانەی کە 4 ساڵ زیاتر نەبێ بەسەر دەرچوونیان بۆ لە پۆلی 12 ئامادەیی دەرچوو بن ئەتوانن بەشەکانی پارالێل هەڵبژێرن و ئێوارانیش هەموو ئەو قوتابی و خوێندکاریانەی خوازیاری خوێندنن. لێرە مەرجی تەمەن و هەروەها ساڵی دەرچوون لابراوە هەر ساڵێک تەخەڕوجیان کردبێ بەس بە مەرجێ تەمەنیان تێنەپەڕیبێ لە 40 ساڵ ئەتوانن بەشەکانی ئێواران هەڵبژێرن و هەر لێرەشەوە لە سلێمانی ئەتوانێ بەشێک لە هەولێریان لە دووەگەڵ بژێرێ سەردانی زانکۆکەکە ئەو شارە ناوەندی وەرگرتنە ڕاوێژکاریەکە ئەو کۆدێکی ئەو شارەی بۆ وەرەگرێ. سەبارەت بە خوێندن لە زانکۆ ئەهلیویەکانە بە هەمان شێوە ئێستا ئەوانی ژەکتیڤن قوتابی و خوێندکار خوازیاری زانکۆ ئەهلیەکان سەردانی زانکۆ پەیمانگا تایبەتەکانەکەن لەوێ داوا پێشکەشەکەن کۆدێکیان پێدرێ ئۆنلاین لەوێش پڕیەکەنەوە. بۆیە گرنگە بەم جۆرە ئێمە لە 50 هەڵبژاردن کەمتر نەوێ بە سوور نووسراوە زۆر بە دیاریکراوی قوتابی و خوێندکارە بێ 50 هەڵبژێرێ لە 50کە پێویستە زۆرینەی کۆلێژ و بەشەکان بە دەوری نمرەکەی خۆیە یعنی لە پار کە چۆن نمراتە بە دەوری ئەوە بێ بۆ ئەوەی کە چانسی ناوهاتنەوەی هەبێت لە کۆلێژ لەو شوێنەی کە حەزی لێتی. کەسێک بانەوەنا حەزی لە بەشێکە لەم شارە هەیە لە شارەکەی تر لە شارەکەی تر لە هەر شارێ لە هەر شوێنێگەیە ئەتوانێت بینوسێ بۆ ئەوەی کە چانسی زیاتر بۆ خۆی وەدەستبێنێت بۆ ئەوەی کە بڕاتە بەشە نوێیەکانەوە. سەبارەت بە
ئەمساڵ ئایا بۆ نمونە هەیەڵێ ئايات ئەگەر تحسین معدل بکەین ساڵی پار بەس پارالێلمان بۆ هەیە نەخێر شتی وانە و هەروە هەندێک لە قوتابی ئەڵێن ئەگەر ئێمە زووتر پڕیکەینەوە زووتر ناومانێتەوە یان باش زووتر وەرە گیرەی نەخێرەوە شوانیە یەکەم دقیقە لەگەڵ کۆتا دقیقەی کارابوونی سیستەمی زانکۆلاین قوتابی خوێنکار لە یەکەم دقیقە بۆ ئەخیر دقیقە هیچ جیاوازییان نییە. هەندێک لە قوتابی بەڕێز ئەڵێن ئێمە ئەگەر ئەو هەڵبژاردنەی کە بە دڵمانە لە یەکەم نەینووسین دوایی ناومان نایەتەوە یەکێک کە لە یەکەم نووسی بێتی ئەو مافی زیاتری هەیە نەخێرەمە شوانیە ئەوەی کە یعنی پێوەرە بۆ ئەوەی کە تۆ لەو بەشەوەر بگیرەی بریتە لە نمرەکەی خۆت بریتە لە خولی دەرچوون بریتە لەوانی پەیوەندیدار بریتە لەوەی کە تۆ سەر بەو پارێزگایان پارێزگاکەی تری چونکە هەموو بەشەکان لە 120 لە 180 بۆ پارێزگاکەی خۆیەتی لە 120 بۆ پارێزگاکانی ترە و ئەمانە هەمووی پێوەرن بۆ هەندێک لە کۆلێژەکان بە تایبەتی بەشەکانی کۆلێژی پەرستاری ئەمانە ڕێژەیەک بۆ کوڕاندانراوە ڕێژەیەک بۆ کچاندانراوە لەوەی شەبێت تەکمیلەی ئەمانەمان بۆ بکرێ بۆیە زۆر جار ئەڵێن وەڵا من یەکەم بینوسمیانە خیر نەخێر هیچ جیاوازیەکی نییە یەک ئاگاداری زۆر گرنگ یەک تێبینی گرنگ کە جەنابتان پێویستە ئاگادار بن بەڕێزان قوتابیانی خۆشەویست ئەوی شەوەیە کە پێویستە ئەو هەڵبژاردنەی ئەو ڕیزبەندی کە جەنابتێکی دوورکەونەوە لەوەی کە بەشی نمرە نزم پێش بنمرە بەرز بنووسی تۆ بۆ نمونە دێیت پەیمانگایەک یان کۆلێژێکی نمرە بەرز نزم هەڵە بژێریت لە هەڵبژاردننی دووەم کۆلێژ ویان پەیمانگایەکی نمرە بەرزە خەیتە هەڵبژاردننی سێەم دوایی تۆ لە هەڵبژاردننی دووەم ناوت دێتەوە کە لەوێ ناوت هاتەوە کەواتە تۆ خۆت خەتاباری لەوەی کە بۆ لەوێ ناوت هاتەوە یان نا بۆیە پێویستە ڕیزبەندیەکەت لە بەرزەوە بۆ نزم بێ هیچ شوێنێکی نمرە بەرز نەکەوێتە دوای هیچ شوێنێکی نمرە نزم بۆ ئەوەی کە دوایی تۆ تووشی گرفتی وەرگرتن نەبیتەوە یان تۆ سکاڵا تۆمارکەی سکاڵاکەت مافت نەبێ سکاڵا بکەی بۆ ئەوەی کە خۆت نووسیوتە بەو جۆرە هەموو ئەو قوتابیانە ئاگادارەکەم کە ئەمساڵ فۆرم پڕەکەنەوە بە هەر شێوازێک بێ پێویستە ئەو فۆرمەی کە تۆ پڕت کردوێتەوە نوسخەیەکی لێ هەڵبگری واتە پاشەکەوتی بکەی لە ناو کۆمپیوتەرەکەت یان مۆبایلەکەت یان میمۆری یان سیدی یان بە پرینتکراوی لەلات بێیان بۆ نمونە ڕسمێکی بگرە بۆ مۆبایلەکەت ئەمە بۆچی واتان پێڵم چونکە تۆ ڕەنگە لە دوایی بە هەڵەیەک ناوت نەگەڕێتەوە کە تۆ سکاڵات تۆمار کرد لەوێ بەڵگەت داوا لە یەکەم بەڵگەکە دەبێ پێ بێ ڕەنگە سایتەکە لە دوایەوەی کە کارا بێ سایتەکە لە کار بکەوێ تا ئەو کاتێک کە دێتەوە یان نەتوانی دووبارە هەڵبژاردنەکانی خۆت ببینیتەوە بۆیە گرنگە ئەم جۆرەشکەی بۆیە بە هەمان شێوە ئێمە توانین بەردەوام بین زانکۆکان هەڵبژێرین ئەو شوێنانی کە لە چواردە زانکۆی حکومی لە هەرێمی کوردستان هەیە لە پارێزگاکانی سلێمانی هەولێر دووە گەڵەبجە و هەروەها کۆمەڵێکی زۆر کۆلێژ لە هەموو قەزاکانە هەیە هەندێک لە پەیمانگاکان لە ناحیەکان قەزاکان شوێنە دوورەکان لە وڵاتە هەیە کە ئەوەش ئەتوانێت چانسێکی زیاترە بۆی قوتابی خوێنکار بخوێنێ ئێمە دێین بۆ نمونە لێرە بە هەمان شێوە هەموو ئەو شوێنانە وەرەگرین کە ئەیان نووسین تا ژمارە 50 ئەڕۆین لە ژمارە 50 کە کۆتاییمان پێێنە ئەو کاتە کە دڵنیا بووین 50مان هەڵبژاردووە دووبارە سەیرەکەین ئەگەر تۆزە بینە ئاڵێ هەڵگرتن کە هەڵگرتنمان کرد کە ئێستا بۆ نمونە ئەکتیڤ نییە ئێستا ناتوانین چالاک نییە هەڵگرتن بکەین بۆ چونکە 4 بەشمان زیاد کردووە لە 49 بەشیش هەڵبژێری ئەکتیڤ نابێ ئەبێ بیکەی بە 50 تەواو بۆیە زۆر گرنگە جەنابتان خۆتان ئامادە بکەن بۆ ئەوەی کە 50 بەش هەڵبژێرن و بڕیار بدەن و ڕاوێشکەن بۆ ئەوەی کە ڕۆشتی بۆ لای هەر کەس هەر خزم و دۆس و شوێن و سەنتەر و پەیمانگا و ڕێکخرا و هەر ئەوانی کە هاوکاری تۆ بن ئەبێ لەوێت تۆ بڕیاری کۆتایی دابێ کە چیتەیە بڵێ من ئەمەوێ لەو شوێنە بم بۆیە من ئامۆژگاری ئێوە عەزیز و خۆشەویستەکەم یعنی پێویستە ئێستا خۆت یەکلایی کرد بێتەوە بۆ ئەوەی کە کوێ ئەبێتە خوێندنی تۆ نەک بڕێتە لای کەسێک بڵێ کاکە من فۆرمێکم بۆ پڕکەنەوە لەوێ لەو فۆرمەکە بۆیان پڕ کردیتەوە بە ئەو کاتە بە ئارەزوێ و کەسێک کە فۆرمەکەت بۆ پڕکاتەوە شوێنەکەت بۆ هەڵبژێرێ ڕەنگە بەدڵی تۆ نەبێ ڕەنگە لە توانای تۆدا نەبێ ڕەنگە حەزی تۆ نەبێ و ڕەنگە ئەو بەشە تۆ نەتوانی لەو بەشە درێژە بە خوێندن دەی دوایی کێشت بۆ دروستێ بێ بەڵام
پێویستە ئامۆژگاریەکان وەربگرن ئەو ئامۆژگاریانەی کە ئەو کەسانی شارەزان بۆتانەکەن بەلای منەوە پێویستە قوتابی و خوێندکاری ئەزیزی هەرێمی کوردستان تا شوێنێکی بەرزتر وەسابێ بۆ نمرەکەی ئەم بشێت نەچێتە شوێنێک کە بەنزمتر بێ لەو شوێنە بۆ چونکە ئەبێ ئێوەی ئەزیز هەر لە ئێسەوە بڕیارتان دابێ ئامانجی تۆ بۆ خوێندن کورتەڵ نێنێ لە 2 ساڵی پەیمانگە یان 4 ساڵ 5-6 ساڵی بەکالۆرۆز پێویستە ئامانجی ئێوە درێژمەودا بێ ماستەر و دکتۆرا بگرێتەوە بۆ ئەوەی تۆ دوایی لە داهاتوو بتوانی خزمەت بە هەرێمی کوردستان بکەیت. لێرە پێشەوەی بگەین هەڵبژاردنەکان کە باسمان کرد نمرەکان ئەوەی کە ئاگادار بن هەر هەڵەیەک لە نمرا هەبوو بەڕێزان پێویستە ڕاستەخۆ پرۆسەکە ڕاوەگری بگەڕێیتەوە بۆ قوتابخانەکەت بۆ ئەوەی لە ڕێی پەروەردەکەەوە دووبارە نمرەکەت چاککەنەوە وە گوتم ئەگەر نمرە دەڵی تابێ لەوانەیە ڕەنجی چەند بانکێکی شەونخوونی خوێندنی پۆلی 12 لە دەست دابێ. ئەمانە فۆرمێکی زانکۆلاین پڕەکرێتەوە بەم جۆرە ئێمە ئەگەڕێنەوە بۆ ئەوەی کە تا 50 بەشە بێ بۆیە تا دوای قۆناغی دڵنیابوونمانەیە کە جارێ هێشتا چالاک نەبووە لە دڵنیابوون کە تۆ فۆرمەکە ئەنێری دووجار ئاگاداریت پێدا کە دڵنیای لەوەی کە ئەم فۆرمە تەواو کردەوە ئەینێری جاری یەکەم ئۆکەیەک لێ دەی واتە بەڵێ دڵنیام دووبارە پێتەڵێتەوە بۆ تاچیت کە لێت داوە ئەچێتە قۆناغی کۆتایی لە قۆناغی کۆتایی ئیتر ئێمە کۆتایی بە پرۆسەکە دێەوە فۆرمەکە بە شێوەیەکی PDF پێمان ئەدرێ. ئەم بەم جۆرە ئەگەر ئەگەینەوەی کە فۆرمێک پڕ بکەینەوە و بەم جۆرە ئێمە کۆتایی بە پرۆسەکە ێنین بۆیە پێویستی زانم پێشەوەی کە کۆتایی بە ئیشەکەمان بێنین لەگەڵ هاوکاری ئەزیزم کاک ئەحمەد عەلی دێم چەند تێبینیەکم بۆ ئێوەی بەڕێزەیە. یەکەم تێبینی بریتە لەوەی کە هیچ پەلەمەکەن لە پڕکردنەوەی فۆرم بۆ ئەوەی کە هەموو پەلەپەلیەک تۆ لەوانەیە هەڵەیەکت توش بێ ئەو هەڵەیان وا لە تۆ بکا کە نەتوانی ئەو بەشەی خۆت بەدەست بێنی. هەروەها ئەو جۆری خوێندنی کە تۆ حەزت لێتی لە شاری جیاوازەیە پێویستە تۆ بگەڕێی بزانی ئەو جۆری خوێندنە شارێکەیە بۆی بڕێی و هەروەها پێویستە لە هەڵبژاردننی شاریان کۆلێژ تۆ دوای حەز و ئارەزوی خۆت بکەوی نەگەوەی کە برادێکت یان خزم و دۆستێکت لەوەیە تۆش ببوونەی ئێوە بڕێ ڕەنگ ئێستا لەوانەیە ببوونەی ئەو بەس دوایی تۆ لەوێ ئەگەر توانای تۆ بۆ سەر و خوێندنە نەشکێ ڕەنگە زەرەر من تەنیا خۆتەبی ئەو زەرەرەش دوایی بە هیچ جۆرە قەرەبوو ناکرێتەوە. بۆیە ئاگادارتانەکەم کە ئەبێ هەڵبژاردن و هەموو ئەو شتانە بەدەستی خۆت بێ پێویستە خۆتان ئامادە بکەن بۆ زانکۆ قۆناغێکی گرنگە ئەو قۆناغەیە کە تۆ بە قوتابیەتی ئەڕێتە ناو زانکۆ و پەیمانگاکان دوایی بە ناونیشانی جۆرا و جۆرەوە لە زانکۆ دەرەکرێ تۆ تا ژیان لە ژیانە تەمەنت درێژ بێ و بەردەوام بی تۆ ئەو ناونیشانەی کە زانکۆ پێتەدا پێتەوترێ دکتۆر پێتەوترێ ئەندازیار پێتەوترێ پارێزەر و یاساناس مامۆستا ئابووریناس کۆمەڵناس دەروونناس جوگرافیزان مێژوزان مامۆستای ئامادەیی بنەڕەتی و هەروەها بۆ نمونە تۆ ئەبیتە یاریدەدەری پزیشکی یان بۆ نمونە کەسێکی پسپۆڕی بواری ژمێریاری یان پسپۆڕی بواری ڕووپێوی یان ئەلیکترۆنیان وێنەی ئەندازەی هەموو ئەوانی کە هەیە. بۆیە زانکۆ توانین بەوە پێناسەی بکەین بریتە لە کارگەی پێدانی ناونیشانی زانستی بە تۆ کە بە قوتابێت هێچتە زانکۆ دوای بە پسپۆڕی جیاواز لی دەرەچی. بۆیە پێویست لێرەوە ئێمە هیوای سەرکەوتن بۆ ئێوەی ئەزیز و خۆشەویست هەموو قوتابیانی ئەزیز ئەخوازین هیوادارین ئەوەی کە خواستی ئێوەیە بێتە دی هەڵبژاردنەکانتان بە دڵی خۆتان بۆ بێتەوە. ئێمەش لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان هاوکارێکی ئێوە ئەبین تاوەکو دواساتەکانی ڕێگای زانکۆ دەرگای لق و ناوەند و ڕێکخراوەکەمان کراوەتەوە بە ستافێکی شارەزایی پڕ ئەزمون بە ئامادەکاریەکی پێویست لە خزمەتتانە ئەبین هەو تا ئەو دقەی ئێوە پێویستان بێ ئێمە لە خزمەتتانە بین. هیوای سەرکەوتن بۆ هەموو قوتابیانی کوردستان هیوادارم دڵخۆشی باڵ بچێشێ بەسەرتانە بۆەوەی کە ئەو بەشەی کە خواستی ئێوەیە بێتەوە. دووبارە سواز بۆ ئێوە هیوادارم بە باشترین شێوە فۆرمێک پڕ بکەنەوە و سەرکەوتن بەدەست بهێنن.